بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان بەڕاستی جێ ڕامان و جێ سەرنجە کەبیر بکەیتەوە چۆن پێغەمبەری نازدارمان عەلەیهی الصەلاة وەسەلام لە ماوەیەکی زۆر کەمە توانوێتی ئوممەتێکی گەورە بنیاد بنێ، چۆن توانوێتی کودتایەکی گەورە بەسەر هیزری خراپە بکە، ڕەوشتی خراپە بکە، دابوو نەریتی خراپ بکە. ئەو کەسانی کە تاوانبار بوون، دەستیان پاک نەبووە، داوێنیان پاک نەبووە، بیر و باوەڕیان پاک نەبووە، چاک نەبووە، باش نەبووە، چۆن وایان لێ بکە ببنە کەسانێکی بەعیزەت، خاوەن شەهامەت، ئازاد، داوێن پاک، دەست پاک، زمان پاک، مرۆڤ دۆست، میهرەبان. چ گۆڕانکاریەکە بەڕاستی ئەبینین ئەو ساتە وەختەی کە ئاەتی قورئانی پیرۆز ئێتە خوارەوە کە مەی و مەشروب حرامەکە، تێکڕای مسلمانان مەشروبەکانن فرائەدەن. مسلمانی وا هەبووە مەشروبەکەی بەدەستەوە بووە، وستێتی بیبا بۆ لێوی، بیستوێتی حرام بۆ یەخسەر ڕشتوێتی. ئەمە چی ئیمانێکە لە کۆمەلگایەکە کە پەروەردەی دەستی جووە، وەکو وتمان ئاستی سوو خواردن زیاتر لە 150 بووە، لە حەلقەی دیکە باسمان کردووە. بەڵام ئەو پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام ئاستی سوو خواردن ئەکاتە سەفر، هیچی نایەڵێ. ئەمە چی وای لێ هات؟ وا بکە لە ڕەبعی کوڕی عامر کاتێ ئەنێرێ بۆ لای کیسرا، ئەچێتە پێشەوە کوڕنۆشی بۆ نابا، لە کاتێکە ئاغاکان و میرەکانی عەرەب هەمویان کوڕنۆشیان بۆ برد، بۆ ئەو یاخو بۆچی مەلیکی ڕوم هێرەقل. بەڵام ئەو کوڕنۆشی بۆ نابا، بەو پەڕی عیزەتەوە، شەهامەتەوە، کەرامەتەوە، ئازایی و ئازادی هەنگاوەنێوە چێتە پێشەوە. ئەڵێوە کێن؟ ئەو مسلمانە بڕوادارەش کە فێری عیزەت لە ڕەسوول اللهوە بووە عەلەیهی الصەلاة وەسەلام. ئەڵێ نەحن قەوم ئیبتەعەثەنا الله، ئێمە گەلێکی خوای گەورە ئێمەی ناردووە. لەبەر چی؟ ئێمە بۆ نێراوین کە بەندەکانی پەروەردگار لە کۆیلایەتی و بەندایەتی بۆ بەندەکانی پەروەردگار ڕزگارکەین، بیان کەینە بەندەی الله. ئێمە بۆ نێراوین خەڵک لە تاریکیە دەربێنین بیخێنە ڕووناکستان و نورستان. ئێمە بۆ ئەوی هێناوین کە خەڵکی لە ئاینە سەختەکان دوور بخینەوە و بیان خینە سەر ڕێگەی حەق کاینی پیرۆزی ئیسلامە. ئەو پڕی عیزەت و شەهامەت چی فێری کرد؟ قورئان فێری کرد، ڕەسوول الله فێری کرد. ئەوە چه خۆشەویستیەکە؟ ئافرەتێک ئەڕواتە مەیدانی جەنگەوە، هەواڵە پرسێ ئەینە ڕەسوول الله؟ ڕەسوول الله گیان چی لێ هات؟ ئەوان ئەڵێن مێردەکە شەهید بوو، ئەڵێ قەیناکە، بەڵام ڕەسوول الله چی لێ هات؟ براکە شەهید بوو، قەیناکە، ڕەسوول الله چی لێ هات؟ یەک بە یەک کە سوکاری هەواڵیە درێتێک ئەوانە شەهید بوون، بەڵام ئەڵێ نانا دڵی من پەیوەستە بە ڕەسوول اللهوە. باوک چییە؟ ڕۆڵەت چییە؟ برا چییە؟ مێر چییە؟ هەمویان بە قوربانی ڕەسوول الله گیان بن عەلەیهی الصەلاة وەسەلام. لە دوورەوە کاتێ چاوی بە دیداری ڕەسوول الله شا دەبێ، لە دوورەواڵێکی كل مصیبەت بعدەکە یا ڕەسوول الله جەلەلو، هەرچی مصیبەت هەیە دوای تۆ هەمووی ئاسانە، هەمووی ئاسانە، بەس تۆ سەلامەت بی، تر مصیبەتەکانی دیکە بەلامانەوە ئاسانە بێ یا ڕەسوول الله. ئافرەتێک نازانێ چۆن خۆشحاڵی خۆی دەربڕێ بۆ ڕەسوول الله عەلەیهی الصەلاة وەسەلام. دڵی غەمبارە، دڵی تەنگە، بیستوێتی کە مسلمانان بەشێکی باشیان شەهید کراون لە گەرمەی جەنگا. بۆیە دڵی پەیوەستە بە ڕەسوول اللهوە، ئەبێ ڕەسوول الله بە سەلامەت بگەڕێتەوە مەدینە. بۆیە نەزرێکەکە ئەڵێ یا ڕەبی نەزر بێ ئەگەر ڕەسوول الله بە ساغ و سەلامەتی گەڕایەوە مەدینە، من بچمە لای و دەف لێدەم لە تەنیشتی ڕەسوول الله عەلەیهی الصەلاة وەسەلام. بەڵێ لەشکری مسلمانان ئەگەڕێنەوە، کاتێ ئەبینێ ڕەسوول الله سەلامەتە، زۆر دڵی خۆشە بێ، بەڵام دەفەکە ناژێنێ، دەفەکە لێ نادا، ئەچێتە خزمەتی پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام. ئەڵێ یا ڕەسوول الله، من نەزرێکی وام کردووە، دڵم پەیوەست بوو بە تۆ، دڵم تەنگ بوو، ئەترسام شتێک لێ بێ، نەزرم کرد ئەگەر بە سەلامەتی بگەڕیتەوە دەف لێدەم لای جەناب تا. پێغەمبەری نازداریشە فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام ڕێی لێ ناگرێ، ئەزانێ هەر ئەوەندە ڕێگای هەیە کە بتوانێ خۆشحاڵی خۆی دەربڕێ بە سەلامەتی پێغەمبەر. ئەفەرمی ئەوفی بینەزریکی، ئەوفی بینەزریکی، نەزرەکە جێبەجێ بکە، دەف لێدە، با نەزرەکە لە کۆڵ بێتەوە.
بەڕاستی جێڕامانە ئەم خۆشەویستیە چییە؟ ئەم شەهامەتە چییە؟ ئەم گەورەیە چییە؟ ئەوە چۆن توانێتی لە ماوەیەکی کورتا ئاوا بەو شێوازە ڕەسوڵڵان خۆش بووێ، لە ماوەیەکی کورتا واز لە گوناهەکان دابوونەریتی ساڵهای ساڵە واز لێ بێنە سەر ڕێگەی حەق. ئەمە چیە بەڕاستی؟ ئەبێ بیر بکەیتەوە ئەگەر ڕەسوڵڵڵا خۆی پاک نەبوایە نەی ئەتوانی ئەوانە پاککاتەوە، گەر خۆی چاک نەبوایە نەی ئەتوانی ئەوانە چاککە، ئەگەر خۆی دڵسۆز نەبوایە نەی ئەتوانی ئەوانە دڵسۆزکە. بۆیە ئەبێ هەمیشە ڕابەران لە پێشی خەڵکەوە بن. پێغەمبەری نازارمان عەلەیهی سەڵات وسەلام لە مەیدانی جەنگا لە پێشەوە بوو. ئیمامی عەلی کە چەند ناودارە بە ئازایەتی، بە شەهامەت، بە کەرامەت، بە بوێری، بە غیرەت، بە عیززەت، باشە لەگەڵەوەشا ئەفەرمێکی ئەفەرمێ كنا إذا حمي الوطيس نحتمي برسول الله صلى الله عليه وسلم. الله ئەفەرمێ هەر کاتێ جەنگ گەرمە بوو، جەنگ زۆر تینی گەرمە بوو، ئەو کاتە ئێمە بە ڕەسوڵ الله خۆمانە پاراست. پێغەمبەر قەت ڕۆژێک لە ڕۆژان معنەویاتی نەڕووخاوە، ڕۆژێک لە ڕۆژان ورەی نەڕووخاوە، هەمیشە خاوەن ورەی بەرز، هەمیشە ویسێتی مسلمانان وا فێرکە، فێری هیمەتی گەورەیان کە، بە مناڵی بە گەورە، خانمان، پیاوان، پیران، گەنجان، هەر هەموو بەو شێوازە یعنی پەروەردەکە. بۆیە نەوەیەکی زۆر گەورەی پەروەردە کرد. وا پەروەردەکردن حەزیان لە عەقڵگەرایی بێ، ڕۆشنگەری بێ، دوور بن لە خوڕافەوە. بۆیە کاتێ پێغەمبەرە بینێ عەلەیهی سەڵات وەسەلام خەڵکی وا ئەزانن خۆر لەبەرەوە گیراوە، یەکێ لە ڕۆڵەکانی پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام وفاتی کردووە، زۆر دڵی تەنگە بێ. مسلمانان کۆ کاتەوە چاتە سەر مینبەر، ئەیەوێ ئەو خەڵکە عەقڵیان کارا بکەن، دڵیان پەیوەستکەن بە پەروەردگارەوە، لە خوڕافە دوورکەونەوە، خوڕافیەتیەکان نان خەڵەتێنن. پێغەمبەرە پیانە فەرمێ ئەی بەندەکانی پەروەردگار، بزانن خۆر مانگ دوو بەڵگن لە بەڵگەکانی پەروەردگار، لەبەر خاتری کەس ناگیرێن، لەبەر خاتری کەس ناگیرێن. بابەتێکی زانستیە، بابەتێک نییە حەقی بەسەرەوە بێ کەسێک مردوو بێ ئی بۆیە خۆر گیرابێ، بۆیە مانگیرابێ. خۆ ئەگەر پێغەمبەر نەبوایە عەلەیهی سەڵات وەسەلام زیاتر وای لێکردن ئەوانە عەزەمەتی پێغەمبەریان بۆ دەرکەوێت و عەزەمەتێکی ئەفسوناوی و ئەفسانەیی و دوور لە حەقیقەت لە مێشکیانە دروستکە. بەڵام پێغەمبەر ئەوەی ناوێ. ڕۆژێکان کابرایەک کاتێ بەدووی پێغەمبەرەوە ئەڕوا عەلەیهی سەڵات وەسەلام، کاتێ پێغەمبەر لا ئەکاتەوە، ئەو کاتە لەرزەی گرێ، ئەلەرزێ جانی ئەلەرزێ ئاوانیە. پێغەمبەری نازار ئەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئارام بە، مەلەرزە، مەترسە، من کوڕی ئافرەتێکم گۆشتی وشکەوە بووی ئەخوارد لە مەکە. گۆشتی وشکەوە بوو چییە؟ کاتێ خەڵکیە چوون قوربانیانە کرد، ئەو دەوڵەمەنەکان گۆشتی تازایان هەبوو، بەڵام ئەو گۆشتی کە ئەمایەوە لە قوربانیا وشکیانە کرد، ئەدرا بە هەژارەکانیان برچیان کرد، یان خردە سەر بەردێک و خۆیان پیا کرد و وشکیانە کردەوە، بەس هەژارێ خوارد. ئەفەرمێ بۆ چێ ترسی؟ بۆ ئەلەرزی؟ نیش بە شەرێکم، نیش مرۆڤێکم، بەڵام خۆی گەڕ ڕێزی لە ناوم، من ڕۆڵەی ئافرەتێکم گۆشتی وشکی ئەخوار لە مەکە. الله کاتێ ئەبینێ هەندێک کەس ئێنە خزمەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کوڕنۆشی بۆ بن، تووڕابێ لیان کوڕنۆش بۆ کێ بن؟ کوڕنۆش تەنها بۆ ئەڵڵا برن، سەرتان دانەوێنن بۆ غەیری ئەڵڵا، باشە، بەس تەنها بۆ ئەڵڵا سەرتان دانەوێنن، بەس تەنها بۆ ئەڵڵا سەرتان دانەوێنن، بەس تەنها بۆ ئەڵڵا کوڕنۆش برن. خۆتان زەلیل مەکەن بۆ کەس، حتا بۆ منیش خۆتان زەلیل مەکەن، سەرشۆڕ مەکەن. بەو شێوازە پێغەمبەر ئوممەتێکی خاوەن عیززەت، خاوەن کەرامەت، خاوەن ئازایەتی، شەهامەت، دڵپاک، دەستپاک، داوێن پاکی پەروەردە کرد. لێرەوە تا مەدینە صلوات لديداري رسول الله. اللهم صل على سيدنا محمد، اللهم صل على سيدنا محمد، اللهم صل على سيدنا محمد. يا رسول الله صلوات وسلامي كردان لديدارت بي، رحمن بقربانت بي، بأميدي ديدار.